دوو مانگە حکوومەتی عێراق موچەخۆرانی خەڵکی کوردستانی بێئومەد کردووە و یەک دیناری نەناردووە. لە چۆی دنیا هەیە دەوڵەتێک بەشێک لە هاوڵاتیانی خۆی برسی بکە، ئەنفالیان بکە، ئەمەش ئەنفالی ئابووریە. لە چۆی دنیا هەیە. لە عێراق ڕێز لە دەستور ناگرن کە خۆیان دەنگیان پێداوە، ڕێز لە ڕێکەوتنە سیاسیەکان ناگرن، ڕێز لە بڕیارەکانی دادگای فیدرالیش ناگرن. هۆکاری ئەمانە چییە؟ بۆچی؟ تەنها لەبەر ئەوەیە 6 ملیۆن کەس لە شوێنێک کە پێی دەڵێن هەرێمی کوردستان بە زمانی کوردی قسە دەکەن، هۆکارێکایی هەرەمەیە کە موچیان بۆ نانێرن، دەیانەوێت لە برسا بیان کوژن، یان هۆکاری سیاسی تری لە پشتەوەی. دەمانەوێت لەسەر ئەم بابەتە قسەی زیاتر، پرسی زیاتریش بکەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز کاک ئایدن معروف وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان کە ڕاستەوخۆ لە ستودیۆ لە لامان میوانە. جەنابی وەزیر زۆر بەخێر بن، گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین و پێم خۆشە ئەم شەو زۆر بە ڕاشکاوانە لەسەر ئەو پرسانە قسە بکەین. هۆکاری ڕێک نەکەوتنی هەولێر و بەغدا چییە؟ وەکەوەی کە بەغدا خۆی باسیەکە یاسایین، دەستورین، یاخود نەوەڵا بیان و گرتن و سیاسین. بەڵێ پێشەکەی زۆر سوپاسم دەکەین. سەرچاو ئەروە ڕێز و سەلاشم بۆ کەناڵی بیسارشەیە سەرچاو کە بابەتی موچە بابەتێکی گرنگە و هەستیارە کە حەقێکی سەرەتایی هاوڵاتیانی و فەرمانبەرانی هەرێمی کوردستان باشە. بەڵام بەداخەوە کە حکوومەتی عێراق کە لە چارەسەرکردنی پرسی موچەدە جددی نییە و نیەتی باش نییە کە ئەمە بەداخەوە کە لە ڕابردوو تا کوێستا بە شێوێکی جددیکاری نەکردووە لەسەر ئەم بابەتە. لە عینی کاتیشدا دەستور ئێمە دەستوری عێراقەیە کە ئێمە پێشتریش کە تاکیدمان کردووە کە بابەتەکان بەڕێگای دەستور چارەسەر بکرێت و دەستور زامنی مافەکانی هەموو خەڵکی هاوڵاتیانی عێراق بە هەموو پێکاتەکانەوە بەداخەوە کە عەقلیەتی بەغدا لە دەرەوەی دەستور بڕیار دەکەن، بە میزاجی خۆیان سیاست دەکەن کە دەبێت گۆڕانکاری لەم عەقلیەتە بکرێت و لە بەغدا کە ئەمە لە ئێستا نییە ئەم عەقلیەتە لە بەغدا سیاست ئەکات و لە ڕابردووش بە هەمان شێوە غەدری لە خەڵکی هەرێمی کوردستان کردووە. ئێستاش بە هەمان شێوە ئەم غەدرە ئەم زوڵمە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەن، بە تایبەتی لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ئەمە لە هیچ دنیایەک نییە، لە هیچ دنیایەک نییە کە بەڕێشت تاکید کردەوە کە موچەی هاوڵاتی خۆی نەدەیت کە ئەمە لە مانجی 5 و 6ەوە بەرەو 7 دەڕۆین نزیکەی 2 مانگە خەلکی هەرێم موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەیان وەرنەگرتووە. سەبەبی ڕئیسیش حکوومەتی عێراقە کە وتم کە لە دەرەوەی دەستور بڕیار دەدات و لە دەرەوەی کە عەقلیەتی ئەو بۆ عەقلیەتەی کە سیاست ئەکەن ئەمانە هەموو کاریگەری خراپ دەکاتە لە زۆر باشە. جەنابی وەزیر ئێستا ئێوە ئاماژەتان بە خاڵێکی گرنگدا وتتان نیەتی ئەوەیان نییە، ئەنی نیەتی چارەسەرکردنی کێشەکانیان نییە، کەواتە نیەتی عێراق لە برسیکردنی خەڵکی کوردستان چییە؟ یعنی ئەمە سیاستەکە کە ئەمە فشار ئەمە لە ڕابردووش ئەم سیاستیان بەکارێنە ئەو تازەنی ئەم گرفتانە کە ئەمە چەندەها ساڵە، ئەمە نزیکەی 10 ساڵە هەمومان گرفتیان دروست کردووە کە ئێستا هەموو بابەتە ئەساسیەکان لەبیر کراوە. ئێستا هەموو بابەتەکان لە یەک مۆزۆ کۆکرایتەوە، ئەوش موچە. ئێمەیان مەشغول کردووەمە موچە. ئەمە بەو سیاسەتەی بۆ عەقلیەتە سیاست دەکەن. بەداخەوە ئەمە سیاسەتەش دژمنکاریانە بەرامبەر ئێمە ئەکرێت و دەبێت چارەسەر بکرێت. دەبێت حکوومەتی عێراق جددی بێت و لە چارەسەرکردنی پرسی موچەدا. لێرەدا من پرسیارەکەم ینی چ جیاوازەکەی لە بینی هاوڵاتیەکی زاخۆ و لەگەر هاوڵاتێکی مووسڵ و هاوڵاتێکی بەسرا. گوناح نییە، خواش قبول ناکە کە ئەمە 2 مانگە هاوڵاتیانی هەرێمی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەیان وەرنەگرتیان. ئەمە سیاست نییە کە بەو نیەتەی ئیش دەکەن. جەنابی وەزیر پێ وانە جێنۆسایدە، ئەمە هیچ جیاوازێکی ئەنفالێکی ئەنفالێکی ئابووریە و جنۆساید لەگەڵ جنۆساید فەرقی نییە بەرامبەر ئێمە ئەکرێت و باش. ئەمە کە لە دەرەوەی مرۆڤایەتە، لە دەرەوەی ئینسانیەتە، لە دەرەوەی دەستورە، لە دەرەوەی قانونە ئێمە داوامان کردووە
بەڕێگای دەستور حاکم بێت و باشە. کە مادەکانی دەستور تطبیق بکرێت و بەڵام بەداخەوە حکوومەتی عێراق بە تایبەتی لایەنی پەیوەندا لە عێراق کە دیارە لە دەرەوەی وانش لایەنی سیاسی هەیە کە لایەنی سیاسە و بە مەبەستی فشاری سیاسی ئەم گرفتانەیان دروست کردووە و ئەمە ناعەدالەتیە دەبێت حکوومەتی عێراق هیچ جیاوازێک لە بینی هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستان نکات و ئێمە حسب دەستوری عێراق ئێمە هەرێمی کوردستان جزءەکە لە عێراق نابێت ئەو جیاوازەیە بکرێت و یعنی ئێمە داواکاریەکانی ئێمە وایە کە دەبێت لە چوارچوەی دەستوردا ئەو حەقانەی کە تایبەت بە هەرێمی کوردستانە دەبێت چارەسەر بکرێت و نەکرێتە ناو قالبی سیاسەتەوە. باش جەنابی وەزیر جەناب زۆر باسی دەستور کرد و زۆر باسی دەستوریش دەکرێت لە هەموو دانیشتنەکان بەڵام ئەوان پابەندی دەستور نین پابەندی ڕێکەوتنە سیاسیەکانیان تەنانە بڕیاری دادگای فێدرالی هەیە کە دەڵێت دەبێ بابەتی موچە تێکەڵاوی پرسە سیاسیەکان نەکرێت بەڵام ئێستا پرسێک دێتە پێشەوە سبەی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانیشەیە ئەگەر عێراق تا سبەینش پێم وابێ کۆبوونەوەکان هێشتا هەر بەردەوامن لە بەغداش ئەگەر نەگەیشتنە ڕێکەوتن ئەگەر دانی بەوە دانەنا کە هەڵەیان کردەوە دەبێت موچەی خەڵکی کوردستان بدرێت کەواتە ئەگەرەکانی بەردەمی دەڵێم ناڵێم حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێم خەڵکی کوردستان ئەگەرەکانی بەردەمی خەڵکی کوردستان دەبێت چی بێت یعنی ئەمە پێش هەموو شتێک ئێمە لەگەڵەداین کە دەبێت موچەی خەڵکی هەرێمی کوردستان بدرێت ئەمە وەزیفەی یەکەمی حکوومەتی هەرێمی کوردستانە تا کوێچێک لەسەر ئەم بابەتە زۆر بەجددی کاری کردووە کۆبنەوەکانیش ئەم دوایە تا کوێستاش بەردەوامە کۆبنەوەکان ئەرێنی بووە ئیجابی بووە باش بووە ئێمە لەگەڵەداین بگاتە ڕێکەوتن کە بگاتە ڕێکەوتن بە زووترین کات موچەی خەڵکی هەرێمی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان بدرێت و ئەمە زۆر گرنگە پێویستە ضرورە ئێمە کە بەڕێز تاکید کردەوە کە بڕیاری محکمەی فێدرال هەیە کە بڕیاری محکمەی فێدرال هەیە کە دەبێت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدرێت و تێکەڵ بە کێشەی سیاسی نەکرێت و ئێمە وا ئەبینین کە ئەو بڕیارانە کە محکمەی فێدرالی دەری کردووە ئەگەر لە بەرژەوەندی خۆیان بێت و لە بەرژەوەندی بەغدا بێت و تەطبیقی کردووە بەڵام ئەو بڕیارانە کە لە بەرژەوەندی ئێمەوە و لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە تەطبیق ناکەن ڕێگری لێکەن ئەمە لەو بابەتە نییە بەتەنیا لە موسە ئاینە لە بابەتی کۆتاژ لە بابەتی پێکاتەکانش ئەم بە هەماشەوە ئەو بابەتانە کە تایبەتە بە خەڵکی هەرێمی کوردستان بەداخەوە حکوومەتی عێراق و لایەنی سیاسێک بەشێک لە لایەنی سیاسێک لە عێراقدا ئەمە ڕێگریان لێ کردووە من لێرە شتێک ئەڵێم کە تاکید دەکەمەوە لە بابەتی پرسی موچە دەبێت لایەنی سیاسەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوانە لە بەغدانە و لە پەرلەمانن دەبێت یەک هەڵوێستیان هەبێت چونکە ڕێی جیاوازە ئەگەر ڕێی جیاواز هەبێت و لە بابەتی پرسی موچە لێستادا حکوومەتی عێراق و لایەنە سیاسەکانی بەغدای عێراق لایەنە جیاوازەکان ئیستیغلال دەکەن و بەرژەوەندی خۆیان ئەمە زۆر مهمە ئەوە زۆر گرنگە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لە یەک هەڵوێ زۆر گرنگە بزانە لێرە بەڵێ ئێستا مەسەلەن حکوومەتی عێراق ڕێگری کرد لە ناردنی موچەی هەرێمی کوردستان بەوانە ئێمە ئەندامان هەیە لە ئەنجومەنی وەزیران لە عێراق دوو ئەندام لە ئەنجومەنی وەزیران مقاتعی کۆبنەوەوانەیە کرد بەڵام دوو ئەندامی تر لە لایەن سیاسیتر مقاتعی نەکرد بەشدار بوو لە کۆبنەوەکە ئەمە باش نییە دەبێت هەموو پێکەوە یەک هەڵوێستیان هەبێت و یەک مووقفیان بێت و یەک هەڵوێستی زۆر گرنگە لەبەرەوەی ڕێی جیاوازە کە ڕێی جیاواز هەبوو ئەمە حکوومەتی عێراق و لایەنی پەیوەنددار لە بەغدا ئیستیغلالی ئەم ڕێی جیاوازە دەکات ئێستا ئەم قسانەی جەناب ڕامانە کێشێ بۆ پرسیارێکی زۆر گرنگ یعنی ئەو لایەنە سیاسیانەی کە هاودەنگ نین لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان کەسوکاریان نییە موچە خۆر بێ ئەندام و لایەنگریان نییە موچە خۆر بێ لە هەرێمی کوردستان ئەمە پێش هەموو شتێک بابەتی موچە بابەتش ئینسانیە زۆر گرنگە باشە دەبێت هەموو خەڵکی عێراق هەموو لایەنە سیاسەکانی عێراق بە هەرێمی کوردستان یەک مووقفیانە بێت و دەبێت لایەنی عێراقی لە باشووری عێراق لە بەغدا لە ناوچەکانی منطقەی سونی لایەنی سیاسەکان هەموو یەک مووقفیانە بێت چونکە ئێستا غەدرێکی زۆر گەورە لە خەڵکی هەرێمی کوردستان ئەکرێت و کە بابەتێکە موچەیە کە مافە حەقێکی سەرەتاییە و دەستوریە و ئینسانیە
دەبێت مووقفیانە بێت باش کاک ئایدن جەنابی وەزیر من دەمێ پرسیارێکی کەش ئاراستی ئێوە بڵێ بۆ خۆ دەزانی هەڵبژاردن وا خەریکە نزیک دەبێتەوە ئایا ئەم ڕەفتارە ئەم هەڵوێستەی حکوومەتی عێراق بەرامبەر بە خەڵکی کوردستان ئایندەی دەوڵەتی عێراق وەکو دەوڵەت ناخاتە مەترسیەوە 100% دەکەوتە مەترسیەوە کاریگەری زۆر خراپ دروست دەکات ئەمە وتم هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق دەبێت هیچ جیاوازێک نکرێت لە نێوان هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق و بەشەکانی تری عێراق دەبێت بەیەک چاوسەیری خەلکی عێراق بکرێت و بەڵام بەداخەوە بۆ عەقلیەتێک کە لە بەغدا هەیە و عەقلیەتی زۆر خراپە سیاسەتش زۆر خراپ دەکەن عەقلیەتی کۆنە و تاکو ئێستا هیچ گۆڕانکاریەتی لەو عەقلیەتە نەکراوە زۆر باشە زۆر بەڕێز ئایدن معروف وەزیری کاروباری پێکاتەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵ سپاس بۆ ئێوە ماندوومان کردن